سڵاوتان لێبێ هاوڕێیان خۆشحاڵم کە لەم ڤیدیۆدا هاتمە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویست هەموو جارێک گوێمان لە داهێنانێکی تازە ئەبێت کە ئەبێتە دڵنیایی بۆ بێگومانی لە قورئانی پیرۆز و چیرۆکە ئیسلامیەکان کە ئەمەش چیتر نامۆنیە لەلامان و گرنگترین ئەو باسانەی کە خەڵکانی سەرقاڵ کردووە باسی کەشتێکەی پێغەمبەر نوح سەلامی خودای لەسەر بێ و دەستکرا بە گەڕان بە دوای ئەم کەشتیە سەرسوڕهێنەرە و ئەو ئاژەڵ و مرۆڤانەی کە تیایدا بوون بەڵام سەرنجامی لێکۆڵینەوە و گەڕان بە دوایدا چی بوو و ئایا بەڕاستی ڕۆژێک بوونی هەبووە و لەکوێ ئەدۆزرێتەوە لەم ڤیدیۆیەدا هەموو ئەم شتانەتان بۆ باس دەکەین بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشتگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بێریشتان نەچێت و بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چاڵاک بکەن فەرموون ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. پێغەمبەر نوح سەلامی خودای لەسەر بێ بانگەوازی بۆ خەڵکەکەی سەردەمی خۆی کرد بۆ باوەڕهێنان بۆ ماوەی 950 ساڵ کاتێ بێ هیوا بوو داوای لە خوددا کرد کە سزایان بەسەردا ببارێنێ و کەسیش لە خەڵکەکەی سەردەمی خۆی لەسەر زەوی نەهێڵێ و خودای باڵا دەست فەرمانی پێکرد بە دروستکردنی کەشتێکی مەزن کە ماوەی دروستکردنی 10 ساڵ بخایەنێت و 80 ساڵی تریشی خایەند و پێغەمبەر نوح سەلامی خودای لەسەر بێ درەختی ڕوان دەبوو و چاوەڕوانی کرد تا گەورە بوو پێگەیشت و تەختەکەی بەکارهێنا لە دروستکردنی کەشتێکەدا و گەورەمان نوحدا تاشێکی لێ هاتوو بووە ژمارەیەکی زۆر کەم لەو خەڵکەی کە باوەڕیان بە ئاینەکەی هێنا بوو یارمەتیاندا لە دروستکردنی کەشتێکەدا و ئەوانەی کەما بوونەوە بە بێ باوەڕی دەهاتن و دەسون و تانەتە شەر و گاڵتەیان پێدەکرد لەبەر ئەوەی کەشتێک دروست دەکات لە سەرلەمێکی شێتدار و کەشتێکە پێک هاتبوو لە نهۆمێکی بەرز و نهۆمێکی ناوەند و نهۆمی زەمینی و لە هەر نهۆمێکدا پەنجەرەیەکی بچووک هەبوو و دواتر خودای باڵا دەست لافاوێکی بۆ خەڵکەکەی نارد و هەموو ئەوانەی کە لە سەرزەوی بوون نخۆم بوون جگە لەوانەی کە سوار کەشتێن بەزنەکە ببوون و دوای چەندەها ڕۆژ لەو لافاوە بەهێزا خودای باڵا دەست فەرمانی بە زەوی کرد ئاوەکە هەڵمژێتەوە بە هێواشی و بە زۆرێک زەوی وشکی کرد تا هەمووی نەماون بوو کەشتێکە لەسەر شاخێکی بەرز بە هەموو ئەوانەی ناویەوە کە باوەڕداران و لە هەر دروستکراوێک نێرومەیەک بوون وەستایەوە کە پێی دەوترێ شاخی جوودی و خودای گەورە دەفەرموێت وقيل يا أرض ابلعي ماءك ويا سماء أقلعي وغيض الماء وقضي الأمر واستوت على الجود وقيل بعدا للقوم الظالمين. واتا پاشان فەرماندرا بە زەوی ئاوەکەت باڕۆ بچێت بە ناخەتدا ئەی ئاسمان تۆش با بەز بێت و باران مەبارێنە ئیتر ئاوەکە ڕۆچوو فەرمانیش بەڕێکی و تەواوی ئەنجامدرا کەشتێکەش لەسەر کێوی زوودی وەستا و لەنگەری گرت و وترا دەنگ دووری لە بەزەی خواوتیا چوون بۆ بەرەیستەمکاران و ئایا ئەو شاخە لەکوێیە ئێستا و هەر بەڕاستی ئەتوانین ئەو شاخی جوودیە بدۆزینەوە دەوترێت کە شاخی جوودی لە تورکایە و بە دیاریکراوی لە باشووری ڕۆژهەڵاتی تورکایە کە بە شاخی ئارارەت ناسراوە ئەمڕۆ کەسیای ئاراراتیش دەکەوێتە خاکی کوردستانی تورکیا واتە کەشتێکە لەسەر خاکی کوردستان نیشتەوە ئەمەش پیرۆزی خاکی کوردستان دەسەلمێنێت کە لە قورئانی پیرۆزیشدا باس کراوە چونکە پێغەمبەر نوح داوای لە خودای گەورە کرد کە لە شوێنێکی مبارەک و پیرۆز دایبەزێنێ و خودای گەورەش خاکی کوردستانی هەڵبژارد کە ئەمەش پیرۆزی و مبارەکی خاکی کوردستان دەسەلمێنێت و خودای باڵا دەست بیرمان دەهێنێتەوە لە قورئانی پیرۆزدا کە کەشتێکەی بەجێهێشتووە وەک بەڵگە و ئاەتێک بۆ کۆمەڵانی دوایی کە دێن وحملناه على ذات ألواح ودسر تجري بأعيننا جزاء لمن كان كفر ولقد تركناها آية فهل
من مدكر. زانایانی ئیسلام تەفسیریان بۆ ئاەتەکەی خودای گەورە کردووە بە دوو شێوە. کۆمەڵێک لە زانایان دەڵێن کە کەشتێکە ماوەتەوە بۆ چەندەها سەدا دوای مردنی گەورەمان نوح سەلامی خودای لەسەر بێت و دواتر لە پڕ دیار نەماوە و ون بووە. بۆ کۆمەڵی دووەم لە زانایانی ئیسلام دەڵێن کە کەشتێکە هێشتا ماوە بۆ ڕۆژانی وەک ئەمڕۆمان وەکو ئاەت و بەڵگەیەک لەسەر گەورەی و توانێ خودای باڵا دەسمان و موعجیزە دەرئاسانەکانی، بەڵام لەوانەیە لەژێر بەفردا شاردرابێتەوە لە شاخی ئارارات یاخۆ دۆزرابێتەوە و دیسانەوە دروستکرابێتەوە و شاردرابێتەوە لە خەڵک لەبەر هەندێک هۆکاری سیاسی و راپۆرتەکانی نەدا ئەومان بۆ دەردەخان کە ئەمریکا لە ڕێگەی مانگە دەستکردەکانیەوە وێنەیە و کەشتێکی هەیە، بەڵام لەبەر هەر هۆکارێک بێدەری ناخات و دەوترێت لە ساڵی 1995 لە ئەمریکا یەکێک لە مانگە دەستکردەکان وێنەوە ڤیدیۆی شاخی ئارارەتی گرتووە کە وێنەیەکی زۆر ڕوون و ئاشکرای گرتووە هی کەشتی نوح، بەڵام هێشتا ئەمانە پشتڕاست نەکراونەتەوە و لە ساڵی 1959 دوو سەرکێشی کاری ئەمریکی دەریان خستکە پاشماوە هەیە. ئەگەرەکان ئەڵێن هی کەشتی نوحە لە ڕۆژهەڵاتی تورکیا، ئەمە دوای ئەوەی یەکێک لە جوتیارەکان تەنێکی یاخود شتێکی نامۆی بەدی کرد دوای ڕوودانی بوومە لەرزەیەک لە سنووری تورکیا، بەڵام هەتا ئەم کاتە ناتوانین شتێکی دڵنیاکەرەوە بدۆزینەوە دەربارەی کەشتیە مەزنەکەی نوح. بەم زۆرش گەشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. گەر ڤیدیۆکەتان بەڵڵ بووەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش ساڵاک بکەن و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سپاسان دەکەم بۆ تەمەشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.